یەکێک لە زانیاریە سەیرەکان کە بەلای منەوە سیر بوو بەڕاستی ئەوەیە کە هێزی پۆڵەندایە کە هێزێکی گەورەی ئەوروپایە و یەکێکە لە هێزە گەورەکانی یەکێتی ئەوروپاش. ئەمە چۆن ینی پۆڵندا بەو ئاستە هەر بەڕاستی ئەو ئاستەی هەیە لە ڕووی سەربازیەوە؟ بەڵێ پۆڵەن بڵین دوای جەنگی جیهانی دووەم زەرەرێکی سۆری پێگەیشت و وڵاتی بوو بە هەفتەیە ژیرایان ئەلبەت تانکی ژیرە ئەڵمانیا گرتی دوایەوە ڕووسیش ئەو لای لێگرت بڵین تەرەفی ئۆکرانیا دوای ئەوە کە ئازادی وەرگرت بڵین لە حلفی وارشۆیە دەرچوو لە هاوپەیمانی وارشۆ کە یەشێتی سۆڤێت سەرپەرشتیە کرد کەوتە هێزکردنی خۆی چونکە ئەیزانی دوا ڕۆژ ڕوبەڕووی ڕووس ئەبێتەوە هەرەبێت لەبەرەوەی ئێستاکە لە پۆڵەندا سێم سوپایە لە ناو ناتۆیە لە ناو ناتۆ سێم سوپایە دوای ئەمریکا تورکیا پۆڵەندا دێتن چەکی زۆرە بۆ چەکی یەشێتی سۆڤێتشی زۆر مابوو بەڵام هەرچەندێکی زۆریدا بە ئۆکرانیا دەم شەڕەیە زۆری لێڕۆی جۆری فڕۆکەکانی سەبەکاری دێنێ ئەفەشدەیە هەرچەندە لەم ماوەیە کۆمەڵی مدەڕعاتی زریپۆشی ئەمریکی کۆن ئەمریکا دای بە پۆڵۆنیا بە $1 ئەوە ڕەمزیە ئەو $1 نەخێرە خۆی ئاخر پۆڵۆنیاش ئێستاکە ئەو بیرەکاتەوە کە بە $1 داتێ ئایا بەیانی دوو بەیانی ئەمە کارخانەکەی پارچە و یەدەک دروستەکە بمداتێ ئەم کۆنە یان نا ئەگەر سەیکە ئەمریکا ئەمە هەڵ بگرێتن بیگەڕێنێتەوە بۆ ئەمریکا خەرجەکەی لەوە زیاترە کە بە دۆلارێ ینی خانزان چەتی بە $1 بیدا و پۆڵۆنیا شەزانێک کە وەریگرت پارچە ئەوانەی نەبێتن ئەمە زەرەرە بووی بەانی دوانی شیلەکە هەمووی ڕاوەسێتن و فرێدا ماوەی پارچە ئاسنە و فرێدا و کۆتایی پێدێتن سەکە لە هەمان کاتە ئەگەر تۆ بگەڕێنەوە کۆمەڵی فڕۆکەی عێراق لە جۆری مێک 23 لە سربیا هەیە مێک 29 هەیە دوای کۆتایی جەنگی عێراق و ئێران ئەم فڕۆکانە چوە سربیا لێنانە باش بکرێتەوە چونکە عێراق لێدرابووە و کاتە و هەر بڵشڵێن حیسار کرایە سەری نێتوانی ئەشیا و پارچە بێتن هێستا کە عێراق و فڕۆکانە بۆ ناهێنێتەوە یەک کۆنە دوو گەڕانەوەشی هەڵی بگرێ و بیهێنێتەوە خەرجی لە فڕۆکەکە زیاترە لەبەرەوە نامەوێتن و پارەی باشکردنەوەکەشی نادەم ڕاستە زۆر باشە با باسی بەریتانیای عزما بکەین ینی لە هەموو سەردەمەکانە بەریتانیان ناو بووە و هێز و توانای بەریتانیا دیار بووە بەڵام ئێستا باس لە بچووک بوونەوەی سوپاکەی دەکرێت ئەمە چییانی بەریتانیا ئەگەر تۆ سەری بکەی جەزیرەیە دوورگەیە چوارە ترافی ئاوە هێزی دەریایی بەهێزە بەڵام لە ناوە بڵین تانکی چاڵنجەری هەیە فڕۆکەی هاریری هەیە سی هاریری هەیە ئیرۆفایتەر بەشدارەتیای تایفۆن فڕۆکەی تۆرنادۆی هەیە ینی لە ئاسمان و دەریایە بەهێزە لەبەرەوە هەر هێزیە بێوێ هێڕش بەرێتە سەر بەریتانیا هەبێ دەریا بڕێتەوە ینی سوپای زۆر بەلاوە مەسەلەن زەمین گرنگ نییە بەقەد ئەوەی کە تۆ دەریا و ئاسمانت بەهێز بێ ئەو هێزانەی لە دەریا بۆت بێ لە ناویان بدەیت بەڵێ زۆر باش باسی زۆر وڵاتی ئەوروپیمان کرد ینی لە ئەڵبانیا لە فەڕەنسا ئەوە هێزی پۆڵەندا کە سێم هێزی ناتۆیە چی وڵاتێکی تری ئەوروپی هەیە کە بتوانێت یعنی ڕوبەڕووی رووسیا بوەستێ یا هیچ نەبێ بەرگری لە خۆی بک بەرامبەر بە رووسیا وڵاتی تری بەهێزەیە لە ئەوروپا نییە هەر ناتوانانی باسی بکەین چونکە ئەگەر تۆ سەیری کە ینی ئەم وڵاتەن رووسیا سەیرەستە وەکو بەجانابتم وت لە ناو پۆڵۆنیا کالینیگرادی هەیە لە بینی ڕۆمانی و ئۆکرامیا ترانستێریای هەیە لە جۆرجیا کە ویستی سەر بە ڕۆژ ئاوا بێتن بە ئەمریکاوانە هەرێمی ئەبغازیا ئەمانە شەڕەکەن ئەجا چیچان دوای ئەو هەموو شەڕانە ئەمانەی هەیە ینی دابەشی کردووە ئەگەر هات و هەر وڵاتێ بە هێز بێتن بەم هەرێمانە شەڕی پێکاتن پێویست بەوە ناکاتن هێزێکی زەباڵەح بنێرێ بۆ ئەو ناوانە من پێتەڵم ئەگەر شەڕ ڕوو بدا دوای ئۆکرانیا لەگەڵ ئەوروپا پۆڵۆنیایە پۆڵۆنیا لە ناو بدا ئیتر ڕێگاکرایەوە بۆ ئەوروپا زۆر باشە هەفتەی پێشوو هەر لێرە باسی ئەوەت کرد کە ئەوروپا نایەوێت شەڕی ئۆکرانیان ڕابوەستێت چونکە بە هێڵێکی بەرگری ینی سەنگەری بەرگری بۆ خۆی دەزانێت بۆ ئەوروپا
هەر بەڕاستی ئەوروپا ئەمەی دەوێت کە ئەم شەڕی ئۆکرانیا بەردەوام بێجارێ و چی لێ دێت شەڕەکە ئەگەر وابێ؟ ئەوروپا نایەوێت ئەم شەڕە بوەسێتن و هەر خۆشی مفاوەزاتی ئاخیری تێکدا یعنی یەکێتی ئەوروپا چونکە ئەمە هێڵی بەرگریە بۆیان لە جاتی کەسی خۆیان بە کوش بدەن ئەوروپا میلەتەکەی بەرگەی شەڕ ناگرێ ئیتر جەنگی جیهانی دووە مەزانێت چی بەسەر هات تاکو ئەمانەی ئێستا گەنجەکانیش ئەزانن کە چی ڕووی داوە لەبەرەوە ئۆکرانیا لە پێشوەیە بە هەموو جۆرێ بە پارە بە چەک بە هەموو جۆرێ شەڕ بکەن نەگاتە سنووری ئێمە لەبەرەوە ئەگەر دەسەڵاتیان هەبێ بەدەست ئەوان بێتن ئەم شەڕە 10 ساڵیش بخایەنێتن ڕازین ئەیانەوێت بەردەوام بێتن درێژە دەکێشێت ئۆکرانیا نەڕوخێ و درێژە بچێشێ بە